سلاوی خوای گەورەتان لێبێ ستافی تێکپلەس بۆ ئەم ساڵشکە لە هایتێکس بەشدار بوو هایتێکسی 2022 کە هایتێکس پێشانگایەکە بۆ خستنە ڕووی هەموو تەکنۆلۆژیانە لێمان کۆمپانیاکان دیدەنی دەکرێت بەنێو هەموو هاوڵاتیانێک کە سوودمەند دەبن یاخود ئەوانێک کە لەنێواندا بەربڵاو و بەرچاو دەبێت ئێمەش ئەم ساڵ بوو دووبارە ئەماژەمان پێدا بەشدار دەمین کە بزانین ئاخۆ لە نێویدا چ تەکنۆلۆژیاک دەخرێتە ڕوو کام کۆمپانیا داهێنامەیەکی نوێی کردووە و با بفەرموون نێویەوە. السلام عليكم. تمام استاذ تو امريكا هي واتار وراهي Welcome to Navis. راس بنزاوي Vale. زرنا من دول بخير بنفات. سرسري ممنونين. خۆشەویستان زانکۆی جیهان لە هەولێر ئەم ساڵ بۆ یەکەم جار بەشدار بووە لە پێشەنگای هایتێکس 2022 بزانین دیدەن بین چ تەکنۆلۆژیاکی خستۆتە ڕوو لێرەدا قوربان سڵاو دەبێ سلااو خۆش بەخێر بن وەک ئاماژەمان پێدا لە سەرەتای ڤیدۆکەماندا چ تەکنۆلۆژیاکتان بەدەستوە لە هایتێکسی 2022 ئەم ساڵدا زۆر تەکنۆلۆژیامان دانایە نوێ سۆلوشن نوێی ماهینایە ناو تەکنۆلۆژیات یەک لەوانە کە دەبینین ئەو جیهازە ئەمۆنیای لیڤلی ئەمۆنیای لەگەر CO2 لەگەر O2 حساب دەکات لۆ دەواجن و ئەوانی پەلەوەری لۆیان باشە لێ بزان ئایا ئەمۆنیا ڕێژی ئەمۆنیای چەند لێ مریش شتەکان باڵندەکانە ئۆکسجین چەند مایە GPS GPS مەسەڵەن بارێک هەیە یان هەندێک نەفەر ئیش دلیڤەری دەکەن بزان لە چێ ڕاوەدەستن چ دەکەن و چ ناکەن لە هەرزێ شراوسن ئینزار دەن یان لە وڵاتێک لە وڵاتەشکە بڕۆن ئینزار دەداتێت وتانی ئاگاداریان بە جوانی بەرهەمی دواتر بەڵێ ئەو ئەپلیکیشنە ئیواڵێتە ئیواڵش ناسپەی و فاستلینک و ئەفۆ فاستپەی ئەوانە بەسەوە هەندێک سۆلوشنی زیاترمان دایتێ ئەی تێدایە بۆتی زیرەش تێدایە بۆ پارەکان دۆ هەڵدەگری خەزم دەکا و مانیجمنتی پارەکان دۆ دەکات بێزگەلەوەی چەندەها فانکشنی NFC لەگەڵ ڕەبتا کە تان بە ئاسانی بەکاربینی ئەنی وەکو بڵێن بەرنامەی فاستپەی و ناسوارێت ئەوانێ مەسەڵ زیاتر تا مۆدێرنترە و زیاتر سۆلوشنی زیاتر هەیە ئەو سەماعەمە ئەو سەماعە بە لەیزەریش دەکات بە وایفای سوانش ناکەم هەتا نزیکەی 100 مەتر هەندێک زیاتر دەڕوە میکرۆفۆنی ڕەبت دەکەی یان لەگەر کۆمپیوتەر ڕەبت دەکەی گورانی پێ دەکەی یان قسە شتەکەی کە ئەو لەیزەرە بێرەکەت بزەبت ئێرە ئەو دەنکە لۆدێ يعني شبكش قطع كري ودانكي هدرو علاقه بالشبكين تقول لي زرع ولا زاد كوازرتو والله خۆشەویستانمانێ خستێ ڕووی تەکنۆلۆژیای گرنگ بوو پێویست بوون کە داهەنامێکی توانم بڵێن سەر و بەرزێک لە خۆ دەبینێ و شانی جێباس و بیدەنی ئێوە تاو دەست خۆش دەستا خۆش بینەران زانکۆی دواترمان زانکۆی کوێیە بزانین بۆ ئەم ساڵ هایتێکس 2022 چ تەکنۆلۆژیان خستۆتە ڕوو ئێوەش دیدەن بن بەخێر بێن تەڵای زیرەکە لۆ مەزرعی گەورە یاخود مەخزنی گەورە بەکارێتن بۆ نمونە سی تا چل مەسەلەن تەڵەت هەیە پێویستداکەبی ڕۆژانە تمشای بکەیەوە یان دوسێ ڕۆژدارێک چێکی بکەوە ئیشی کردی یاخودنا یاخود ئیش دەکایاننا پێویست ناکە لەگەڵ تەڵەیە خۆی ئاگادار دەکاتەوە کاتێکی ئیش دەکات یاخود کەشانی شتێدا نامینی هەر ئاگادار دەکاتەوە مۆبایل لە کێشتێکی لەگەرە دەتوانی هەر کاتێک گوتێ لە مۆبایلەکەتەوە ڕاستەخۆ هەموو تەڵەکان ببینی بەسەرما بوو تمشایان بکەی ئایا شەحنە تێدامە یاخود ئایا ئیشی کردو یاخود ئیشی نەکردووە دەست خۆش بێ قوربان بەرهەمی دواتر خێربێن سلامە دیاخە باشی ئەمە ئامێرێکی کارەبای دروستمان کرد دەستمای پێی دەڵێن سمارت سویچ بۆ کۆنتڕۆلکردنی ئامێرە کارەبایەکانی ماڵەوە دەتوانانی 6 ئامێری کارەبای لەگەڵ لەسەر باستی
لە هەر شوێنێکی سیمکارد یان ئینتەرنێت ئەوە ئیشێ بکاتن ئیتیساڵاتی گۆڕەکە ئاسیان هەر کۆمپانیایەکی تر دەتوانێت ئەمێرە کارەبایەکان پێکەوی بکوژێنیەوە یعنی بڵێن سپلیتە گڵۆپە هەر ئامێرە کارەبایی بی سپلێتە غەتاسە موباڕیدێ هەر ئامێرێک بی جیازی بەرهەمەی چی لە گەرەوانی ترکە لە بازاری هەنە پێویست ناکە هیچ باڵانسەک یانەوەتە هیچ ئینتەرنێتێک تەنها سیمکارتەکە کار بکاتن کافی تا شتێکی تر پێویست نییە پەیوەندی بە ئامێرەکەەوە دەکەی جا بدەداتەوە بە زمانی کوردی عەرەبی ئینگلیزی قسە لەگەر دەکاتن دەتوانی 6 ئامێری لەسەر دانیپێکی بکوژێنیەوە یانەوەتە لە دەرەوەی شاری بۆ نەتجاری وایە کارەبا نییە لە شوێنە دوورەکان ئەگە مۆلدەی تایبەتی خۆت هەبی دەتوانی مۆلدەشی لەگەڕ ڕەبوتکەی مۆلدەکەش خۆی پێی دەکا ئیکوژێنێتەوە ئاگاداریشی دەکاتەوە لە دۆخی مۆلیدەکە شوێنی هەستەوەری تایبەت مالۆدانەیە ئەگە بێت و لەگەر بیر و شتوادانی بۆ جاری وا هەیە بیرەکەت ئاویتیان نامینێتن هەتاوەکو غەتاسەکە زیانی پێ نەگاتن ڕاستەخۆ لە خۆی دیکوژێنەوە ئاگاداریش دەکاتەوە کە غەتاسەکەی کوژاندیتەوە هەتاوەکو هیچ زیانەی پێ نەگاتن بە غەتاسەکە چۆنێتی کردەیەکەت وت چۆنایە چۆنێتی ئیشپێکردنەکەی کووە شواسی ئیشپێکردنەکەی بە هەر مۆبایلێکی ئاسایی پێویست بە سمارتفۆن و شتانە ناکات پەیوەندی بە ئامێرەکەەوە دەکەیت ئازەکەی با تێستی بکەین ئەملاوانەیە ژاژێرکانە نێری تاوە جێمان لێبیتن هەر جۆرە مۆبایلێک پێوی ئاساییە ئێستا وەڵامە دەداتەوە بەخێر بیت بۆ سمارت سویچ ڕقەمیەک لەگەر ئەستریدا دەگیر و لابردنی سیستەمی پارێزگاریەکەی ئێستا بۆم ناو دەرێ ئامێری دوم کار دەکات ڕاستەخۆ گڵۆپەکە شیلۆ پێکردی هەنا ئامێری یەکەم هەنا ئامێری سێم پێ بکەین ئامێری سێم هەر کام ئامێرت بێتن دەتوانی هەڵێکی بکوژێنیەوە لە هەر شوێنێکی بیت ئەوە چۆنێتی کاراکردنەکەی و چۆنێتی گوژاندنەوەکەی چۆناییە ئەیستا بۆم ئامێری دوممان پێکرد دیسان دوودا دەگریەوە پێشە دەرێ ئامێری دوم کوشەوە ینی خۆی ئاگادار دەکاتەوە لە ئامێرەکە بارەکەی چۆنە ئەو ئامێری ترمان دروستکردی ئەوانیان بەکاردێتن لە بۆ پارێزگاریکردن لە غەتاسی سمارت وۆتەر سێنسەرە دەتوانی بە چەند شێوازێکی بەکاری بینی لە حالتێک ئەگەر تو بۆم بیرەکەت ئاو نەما توانی برین بەشێکی کەمە لەو ئامێرەی ئەوە خۆی ڕاستەخۆ دەیکوژێنتەوە بەبێ هیچ زیانە چی بکە یانەوە توانی وا بەکاری بینی ئەگەر بێت و ئاوت هات لە ماڵەوە لە خۆی ئامێرە مزەخی هەر ئامێرەکە تێپی کاتە داهێنامەیەکی زۆر گرنگ بوو کە سەرنجی ڕاکێشام ئەمەیان بوو کە ئەتوانم بڵێم خۆماڵی بوو بەڕاستی باسیکەم ماتە کوالەتی خەرتێ شتەکانیش خۆمان هەمووی تەسمیم دەکەین و دەسین مەنیفاکچەرینگەکەی لۆ دەکرێت لێروکانە بە کوالەتێکی زۆر بەرزیش فاکچەرەکەی چینە بەڵام بڵێن دیزاینەرەکەی و ڕکسنەکەی لەلایەن کوردەوەی خۆمان زانکۆکەتانەوە بڵێ دەستان خۆش بێ وەگە ماژم پێدا داهێنامێکی زۆر گرنگ و خۆماڵیانە و ڕاستی جێی باسە تاو مامۆستاجان دەست خۆش بوو زیز سەرچاو سپاس تا ئێستا لەگەڵمانمانەوە زانکۆی دواترمان و تەکنۆلۆژیای دواترمان ئەویش زانکۆی تیشکە قوربانجان سڵاو دەبێ سلااو لە توش ئوستاس بەخێر زانکۆی تیشێک بۆ ئەم ساڵ و هایتێکس 2022 تەکنۆلۆژیایکی نوێ و گرنگی خستۆتەوە بەرەو خەڵکەکەیدا سەرەتا یەکەم پرۆژێک لە زانکۆ تیشکەوە بۆ هایتێکس ئەوە بوو کە ڕۆبۆتێکی زیراعیمان دروست کردووە باشە کە شتەکان خۆی دەچێنیتن بۆ نمونە ئەرزێکی گەورەمان هەیە یەکەم جا مەساحی ئەرزەکە وەردەگرین لە ڕێگەی کۆدینگەوە دەدەینە ڕۆبۆتەکە جا ڕۆبۆتەکە خۆی دەتوانی بیکە مەترێک یان نیو مەتر هەر حدەتێک کە دوو دەتەوێت بۆی دابنێ بە خۆی دەڕواتن ڕادەوەستی ئەرزەکە کون دەکاتن لە ڕێگەی ئەم دڕێلەوە دواتر لە بارگەکەیەوە توەکە دەڕژنەوە شوێنێکە خۆی دروستی کردووە لە کۆتاییدا بە مەسیج لۆکیشنەکە بۆ ساحیبەکە دەنێریتەوە بۆ ئەوی بزانیت کە تۆیەکەی لەکوێ چاندووە باشە بە تەسەسون هەموو شەکانی خۆی دەکەم ئەوە چۆنێتی بڵێم میشکردنەکەی و ئەمانە هەلە ڕێی چیۆ ڕێخستنەکەی بۆ دەکرێت لە ڕێگەی کۆدینگەوە کە ئۆردینومان بەکارهینا باشە کە بەرنمەیەکی زۆر شقە پێکراوە هەر چیەکی پێ بڵێ ئەوە دەکەم نە زیاتر نەکەمتر لە ڕێی موبایلەوەی لاپتۆپە چی لە ڕێگەی کۆمپیوتەرەوە دەتوانانی کۆنتترۆلی بکەیت کە کۆدینگەکەی دەدەێت باشە دەتوانانی ئەوهاش لێ بکەیت بۆ نمونە بە کۆنتترۆل یان بە مۆبایل ئەوکە ینی سیستەمەکەی ڕێک بخێەوە دووبارەکە ئیشی پێ بکەیت ئەپلیکیشنی هەیە یان خۆت هەر بڵین لە ڕێینامەوەی چیە نەخێر تەنها لە ڕێگەی کۆمپیوتەرەوە ئەقلەکەی دەدەینێت کە ئەوش کۆدینگە تەنها لێک بێەوە هەرچەند ماوەکەی بدەیت تێکار دەکات و ڕاوستانەوانەی نییە ینی بڵێن بە پاتریش دەکات بەچی و زێ کار دەکات تەبان بە پاتری ئیش دەکاتن بەڵێ ینی ئیشەکان هەموو لەسەر پاتریەکە دەمێنیتەوە بەڕێزان دیدەنی شتێکی ترمان کرد ئەویش دەستێک ڕۆبۆتە ئەوزانانی تەفاسوول بڵین دیتێڵی ئەمە چیە
ئەم ڕۆبۆتش کە هەروەک لە یەکێکە لە ڕۆبۆتەکان کە دەستە لە ڕێگەی کۆدینگە و دووبار دروستکە و عینەن ئاردوینیان بەکارێنەوە باشە بۆ نمونە کەسێک دەستێکی ناخسا دەتوانین دەستە بەکاربێنێتن لە ڕێگەی هێزەوەیە کە لە ڕێگەی هێزەوە دەتوانی ئیش بەم دەستە بکرێت تەکنۆلۆژیایکی گرنگە وەکو ماڕڕوون دێتە پێش چاوکە ڕێخستەکانی چۆنایە و بەڕێزی بەڕامەوشە ڕێخستنەکان لە ڕێگەی ئۆردینۆیە هەمان سیستەمان لە ڕێگەی کۆمپیوتەرەوە کۆدەکانی دەدەیە بەڵام کۆدەکان ینی هەمووی کۆدەکەوە ینی هەر هێزە و حساسێک و ینی ئەو تەشکیلەی خۆی هەیە ئەمە دوو تەکنۆلۆژیای گرنگە بوو کە باسیەوە کرد بچینە تەکنۆلۆژیای دواتر دەست خۆش بی قوربان زۆر خۆشحاڵم کە لێرە بووم قوربان سڵاوی خوا دەبێ سلاولتوش من نام مصطفى اسماعيلا بشم مرحله سيمي كاترونكسم لا زعكت الشينا دولتي لقى دو هاوركم سرك سردار لقى احمد عدنان درس هسام درس كنا بروجيكتا بروجيكتا دويش داك لهما كدا هم خاين كنون تعقيم كردن خاين كنو كل رجاي او مغنسيه او فلسي دو فلسي بالعكس يقدر صرنا قزب لك لبيشي دا تبيش مغنسيه هذا شيء تعقيم كده كل رجاء أطرا فالسي كبكتيريا فيروس دكوجي أو نخشان كده قازرينها أو بكتيريا فيروسنا دكوجيتن وصار أطراسوني شيء كاسي سريع كل رجاء شابوي دنجي وكاردك أو برنامج كده ده ساعتين يا كم تهر بس كبيت بيشي رابوستي بقرأته بصورته وبرنامج لكاركني خوي شو كنا كشيء زانین چەند کیلۆمەتر خۆڵی هەڵدەمژیت داهەنامەیەکی گەلە گرنگە توانم بڵێم زۆر پێویستە و گرنگە لە نێو کووردا ئەگەر زیاتر دیزاینەکەی بەرەو پێش بڕێ و ینی توانایەکەشی و ئەدایەکەش پێش بڵێ بەڵام قوربان باسیەوە نەکرد بە چ و زێ کار دەکات درجه پایروانچی اینترنت و کار دکاتن دتوانی برگه 2 ساعت کارکردن دەگرێتن ڕۆژانە ئێستاش لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد عەبدوڵڵا هەرتەریدان شارەزا و بڵێم بیرمەند و بیردۆستی و هەمووشی تەکنۆلۆژیای لە خۆدا کۆ کردوێتەوە کە لە پانێڵی ئەمڕۆی ڕۆژی سێمی هایتێکس 2022 بەشدار بوو بزانین چی خستۆتە ڕوو ئاشنایی خەڵکی بەچی داگەیاندووە کاک ئەمە سڵاوی خوای گەورە دەبێت عليك السلام ورحمة الله طبعا أوروبا بانياليز بوين بانيلا كمان لسيتوري بيكات وبكار هناني سوشيال ميديا لبو بزنس وبكار هناني سوشيال ميديا لبو قشيتاك كومالجا وڕێگری کردن لەو سەختی شتانی لە سوۆشال میدیا دێتە پێشمانەوەچی نمونە بڵاوکردنەوە هەواڵی ساختەیە یان هەواڵی مەترسیدارە یان کە ئەف کەسێک هەڕەشەی لێ دەکرێتن کۆ بتانن ڕای بگرین ئیدی ئەو بابەتێکە من پێشکەشم کرد پەیوەندی هەبوو بە بڵاوکردنەوەی هەواڵی ساختە و هەواڵی مەترسیدار ئانی گەیشتینە چێ کە هەواڵەی ساختیان هەواڵی مەترسیدار بڵاو دەکرێتەوە بە خۆمانین تارگێت بۆ بابەتانە دەدەین ئەویش بەکردنی کۆمنتەکە ئاوجا کۆمنتەکە چێ بەلایانی باشە بچ بەلایانی خراپە بیانی پشتگیری سەپۆرتی ئەو بابەتەی بکەیت یان شەوتە دوێنی پێ بدەین کە بە زۆری یان لە سەدانەوەتی ئەو بابەتانەی کە بەدڵی منینە بە خۆمان کۆمنتی لۆ دەکەین و بەدڵمان نییە و باسی عیلاجەکانیشمان کرد عیلاجەکە ئەوەیە کە محاول نەکەین بابەتەکەی شێر بکەین و کۆمنتی لۆ نەکەین و ئەگەر بەدڵمان نەبیتن ریپۆرتێ دەتوانین ریپۆرتی بکەین 6 کەسی وەچی من وەچی تو هەتا 30 کەسیش بیتن کە ریپۆرتمان لێدا ئەوە فەیک نیوز ئەلگۆریتمەکانی فەیسبووکی لێ دەکۆڵنەوە بە فەیک نیوز دادەندرێ یانیش ئەوە تونند توێژی تێدا ئایا تونند توێژی نووسینە یان ڕسمە کەەوە ریپۆرتانەمان لێدا هەم پۆستەکە نامێتن و هەمیش گەیشتنی ئەو پێیژی بە خەڵکی کەم دەبتەوە ئیدی ئەوە مەسەلەکە و کورتەی دەست خۆش بی بە پوختێکەی کە بێوەبیر و ڕای خۆم ئەوە ئێمین ئەوان گەورە دەکەین ئەوان گەورە نین ئەوان ئەگەر مشتێک من لە خەرمانێک ئێمە خەرمانەکان لێ دیدەنی و گەورەتر دەکەین بەڕێ ئەو خەڵکەیدا کە زیاتر ئاشنا بنێ خۆڵێکدا خەتاکە هەر لە خۆماندا کاک ئەحمەد جان دووبارە بەرز و بەڕێزی زۆر سپاس دەکەین بۆ ئەم دیدنێ و تاتوێ هەر ساز و بەختەوەر بڕێز عزیزی سەلامەت لە بەشێکی تری ڤیدیۆ
هایتێکس 2020ماندا کە ئەویش گرنگێکی زۆری هەیەویش یوتیوبەری بەناوبان کاک محەممەد خاوەن چەناڵی سلااوتێک لە سەرستانی بلاکشارێک وجود و بڵێنبوونی هەیە کاک محەممەد سڵاوی خی گەرۆ دەبێ چ شتێکیان چۆن ئەنرخێنێک کە لە سەرستانی بلاکشارکردنەوە. بسم الله الرحمن الرحیم سرەتا سڵاوەتم بۆ هەموو بینەرانی تێک پڵەسەیە خۆشەویستن و بەخێر بێن بۆ هایتێکس دەبەن ئێرە بەڕاستی ئەو شوێنەیە کە بۆ بلاکشارێک تایبەت کراوە دەبەن بلاکشارێکی کەم جارە وەکالەی بێتە عێراقەوە و خێراترین مۆبایلە بۆ ئێستا ڕووی ئەندڕۆیدەکانەوە باشترین مۆبایلشە بۆ گەیمینگ ئەتا ساتی تۆمانکردنی ئەم ڤیددیوەیە و یەکەمین مۆبایلشە جۆری بیرگەکەی NVMe SSD بی من بەڕاستی زۆر خۆشحاڵم کە وەکالەی بلاکشارێک بۆ یەکەمین جار دێتە عێراق. ئەنی ئەوەش گرنگێکی ئەو تۆ هەیە کە بە زمانی پاسدەمان لێرە بەردەستکراوە ئەومان تێبینی و دیدەنیمان کرد لێرانەدا ینی بەڕای بەڕێستان لە چاو براندەکانی تێدا کە ڕێدماجیکە خود ڕۆکفۆنە خود ڕازەرە هەر براندێکی تری گەیمینگ بێ پێتان باشترین و گونجاوترین مۆبایلە بۆ یاریکردن لەنێو هەر تاکێکی کووردا وان دەربارەی ئەم شتە پێشەمو شتە دەبی سوپاسی کۆمپانی ئایتۆبی بکەین کە وەکالەی بلاکشڵاش وەرگرتیە ئەم بڕاستی هەوڵێک خۆشەکە ئێستا نا ئەیسوس و نا ڕێدماژێک نا ڕێیزەر وەکالیان لێرە نییە وەکو مۆبایل باشە بەڵام کە ئێستا وەکالی بلاکشڵار لێرێ بەڕاستی من زۆر بەدڵمە و سووارێت زەیش دیاریدەی پڵەسە بەڵام کام زەخمترین مۆبایلی بۆ گەیمینگ بۆ جەماعەتی گەیمەرەکان بەڕاستی هاوڵی دڵخۆشکەرە چکە داهاتووی گەیمەرەکان دەوانەیە بەشێکی زۆر بە مۆبایل یاری بکەن مەقلۆی بە کۆنسۆل یاخود بە پیسی یاری بکەن. جگە لەو زنجیرەی بلاکشارێک بلاکشارێک 5 پرۆشمان دیدەن کرد چ ئەکسواراتێکی تریشدا بەردەستراوەگەر ئەوشمان بۆ خێرت و کاک محەممەد فەرموو. ئەم بلاکشڵار یەکە لە شتە زەخمەکانی کوڵینگە واتە ساردکەرەوەیە کە بۆ زۆی مۆبایلەکانیش دەبێت بە تایبەتی بۆ ئایفۆنەکان خۆتان زانست ئایفۆن زۆر گەرم دادێ بەڵامەوە تایبەت کراوە بلاکشارێک ئەگە کۆنێکت بکە لەگەڵ مۆبایلەکە من پێم وایە هەست بە گەرمبوونی مۆبایلەکە ناکەیت بۆ بەدسەکانی بلاکشار لە بەروی بلاکشارێک مارکێکی گەیمینگە دەبێ بەدسەکانی ینی دەنگ درەنگ نەبێ بۆ یاریکردن بۆ هەموو شتێک بەڕاستی زۆر بەدڵمە بەڵام ئەوەی کەم زۆر بەدڵمە کوڵینگەکەیەکە بڕۆ ناکەم هەست بە گەرمبوونی مۆبایلەکە بکەیت کەن خەرچی زۆر گرانی شینیە بەڕاستی یعنی هەم کەسێک دەتوانێت بیکڕێت ناتوانین بۆ مۆبایلەکەی خۆشی بەکاربێنێت. زۆر خۆشحاڵین بەنز دەرەخێنێن بوونتان لێرانەدا وەکستافی تێک پلس هەر شاد و کامەرامی کاتێک خۆش بۆ بەڕێستا بەس خۆشەویستین بۆ ملایەکتان هەر بەخێر بێت. لە بەشێکی تری یددیوەکەمان پێم خۆش و چاوپێکەوتنێک لەگەڵام یوتیوبەرە خۆشەویستانە بکەین کە ئەمڕۆ لە پێشانگای هایتێکسی 2022 ئامادەبوو چەند ڕۆژ شەلێرن و بەشێکیان لە شاری سلێمانیەوە هاتون بە خێراتنیان دەکەین. کاکە حەمە کە خاوەن کەناڵی حەمە کوردیشەوە کاکە ژیار خاوەن کەناڵی ژیار کوردیشە هەروە کاکە ڕەنجۆ خاوەن کەناڵی ڕەنجۆیەوە بە ڕەنجۆی فیفا ناسراوەیە لەو لاشمەوە مامەژیری خۆشەویست لێرەیە کە خاوەنی کەناڵی ژیرەوە بە خێراتنتان دەکەین بە شێوەیەکی گشتی دەمانەوێت پرسیارەکان تەکنۆلۆژی بی و هەم گەیمینجیش بی وابزانم ڕەنجۆ یاریزانێکی باشە لاعبی بەقوەتی کوردستان لە فیفا ئەوە یعنی لێ نابێەوە وەڵا ئەو خەتەرە زۆر بەنسبەت ئەو پێشانگای ئەم ساڵ مامە ڕەنجۆ هیچ جیاوازێک دەبینی و گۆڕانکاریە کرایە و چی تێ دەربارەی بینی؟ طبعا بەڕای من گەورەترین گۆڕانکاری کە ئەم ساڵ کرابێت بەشداربوانی کۆمپانیا و شوێنەکان کە ئەم ساڵ 150 کۆمپانیا بەشداریان کردووە لەم پێشانگایە دەڵانگە بەراوردی کە لە چاوپارە و بە تایبەتیتر پێرارە گۆڕانکارێکی زۆر گەورەیە ئێستا زۆربەی تەکنۆلۆژیا زۆزۆی ئەو ئاپلیکیشنشتانی کە دروستکراون هەمویان چانسێکی زۆر چاکیانەیە کە بتوانن ئەو پرۆژانەی خۆیان پێشکەش بکەن لەم ئیڤنتەیە کە بەڕای من ئەمە شتێکی زۆر باشە و زۆر بەشداریکردنی ئەم کۆمپانیا و ئەم شوێنانە والێکە کە گەنجان زیاتر ئاشنا بن بە و تەکنۆلۆژیانەکە. زۆر سپاس. مامە ژیار تۆ چیت هەیە؟ ئەم ساڵ وەکو تۆ چی یاریێک دەکەیت؟ من یاریەکان بەعامەکەم زیاتر حەزم لە یاری ترس ناکەم من ڕێدێت بە تایبەت یارە ستۆریەکان زیاتر شمشێرەکەی دەبێت حەمەی ساڕۆخ دەمەم بات عاسپە بەڵێ مامەژە بەنسبەت ئەم ساڵ لە گەیم زۆن کۆمەڵێکی زیاترمان کردووە تەمانەمە بۆ سێم ساڵمانە بەشی گەیم زۆن بەڕێوەبەی ئەوەی کەم ساڵ جێگەی ینی دەستخۆشی بێت لەو ستافی کە لەگەڵمانە زیاتر هەوڵیان داوە ورتر کارەکەمان بکەین و باشتریکەن لە هەموو ڕووی تەکنیکیەوە و دەوری فیفامان هەیە چەند تۆرنمنتێکمان هەیە
ساڵنەدا ئەو بامان شێوە ڕاست و VRمان داناوە کۆڵە پیسیمان داناوە حەمدلله شتەکە زۆر باشە بەیانی تەواو بۆ آخر دەستم بەشداری کرد نایڵت بەشدار ئەوی زۆر زۆر باش با محەممەد تۆ چتەیە سەرتا دەستخۆشتان لەگەڵ بکات مەسوورە و گەنجە خۆشەویستانە بێکەوە کاراکەن ئەوە خاڵێکی گرنگە وەکو هایتێکسیش ئەم ساڵ جیاوازە ساڵانی پێشوو دەبینین جگە لەوەی کە کۆمەڵێک یاری دیجیتاڵی بەدەستی ئەلکترۆنی بکرێت کۆمەڵێک یاری جەستەییشمان هەیە لێرە کە دەتوانێت VR تاقی بکەیتەوە و یاری سیارە و VR جیاواز تاقی بکەیتەوە کە سانسۆری گەورەی لەگەڵا بێت کە ئەمە قزێک زەحمەترە بۆ کەسی ئاسایی بەردەست بێت لێرە دێت چالاکی دەکات چالاکی جەستەی دەکات ئەمە شتێکی باشە دووەمینیان نزیکی تا 5 یاری بە زمانی کوردی دەبینین لێرە کە پرۆژەی گەنجانم کە لێرە ئامادەکراون ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە بتوانین بوارەکانی خۆمان بە کوردی بکەین چجا لەوەی کێمە تەنها بەکارهێنەر بین دروستکرد بین پرۆژەمانە بێت دەفەتێکی زۆر گەورەی هایتێکس بۆ هەر کەسێک کە بێوێت توانەکانی خۆی پیشان بە پرۆمۆشن بۆ ئیشەکانی خۆی بکە بتوانێت ئەو بیرۆکەی کە هەیەی لێرە عەرزی خەڵکی بکات و دەفەتێکی باشە بێ بۆ سەرەتا بۆ ئەو کەسە پشتگیرێکی باشە بێ بۆی کە کارگانی خۆی پێشکەش ئەگەر ئەو پرۆژەیە پشتگیری نەبێت بە دڵنیاییەوە هەر کەسێک بەبێ پشتگیری ناتوانێت سەرکەوت لەبەرەوەی بەرهەمەکە خۆماڵی و کوردیە پێویستە لەسەر هەمومان پشتگیری و پرۆژەیە بکەین بۆی کەسانی تریش بێنە ناو بوارەکە ئەوە زۆر گرنگە ئینشاڵڵا ئەم ساڵ کە دەبینین خەڵکێکی زۆرش بەڕووی بابەتە کوردەکان دەچێت دەبینین جاران ئەگەر لە هایتێکس سەرەتا بیر بکەینەوە تەنها چەند کۆمپانیایەک بوو کۆمەڵی عەرزی تایبەتی خۆیان نەکرد ئێستا هەمووی گەنجە پرۆژەی خۆی پێشکەشەکە ئەمە خاڵێکی زۆر زۆر دەست خۆش دابنێ لای مامەژیر مامەژیر جان ئەتوو چی یاریزانێکی محەمەدیتمان نەزانێت وەڵی ئەمن زیاتر گادۆڤوار دەکەم شم شێرەکەی پێ دەکوژێت باوێ نەولای ئەمن خۆدانزا زیاد حەزم لە یاریە چیرۆچەکانە وەندێک جاری ژیارێک کۆمیدەکانمە تایبەتی کە سەری مامە حەما دەکەم هەندێک یاری دەکات فەنیە زۆر زۆر خۆشە فانەکانیشی زۆر فانەکانیشی حەزیان لەو بابەتانە زۆر ئەوەنە بە سوحبەتی و گاڵتەچی وانە ئێستا چاوەڕێم کرد نوکتێکمان بۆ بڵێ ناو قسەکان نوکتەکەی نەوت شتێکی خۆشی وە نەوت با جارە سەرتان بڕێن دوای دەڵێ ئەو خۆی تۆچی تێ مامەژی وا بزانمەوە جارە زۆر دەرفەت نەبوو بچێ لای گەیمینگ ناوەڵا لەبەر ئیش و کار بەس بای هەندی هەرچوم خەڵکم زۆر دیت گەیمەرانم زۆر دیت دڵخۆش بووم ئێوەم دیت یوتیوبەرەکان زۆر داوای دەکەن وەڵی ئیش و کاری دی گەیمینگ لە بواری موبایل چۆن دەبینێت بڵێم نەڵی داهاتووە بەڵام دەگەڕێتەوە سەرەوەی ئایا زۆر یاریێک بەردەست دەبی ئەگەر یاریەکان تەنیا بۆ پارە پیاکردن بی باوەڕ ناکەم داهاتوێکی زۆر دوور درێژ بی پێویستە یاری مۆبایل تۆزێک بیر لە کواڵەتی بکەنەوە نەک تەنیا پارە مارڕێچۆنەکەی لێ مۆبایل لە گەیمینگان زۆر چوینە پێش ینی بۆ منە مۆبایلێکم بینی لێکوانە باستان کرد کە SSD NVMe لەسەربی یعنی کارە ساتە و شتێکت هەیە بەقەدر PlayStation 5 هەمان SSD خێرایی هەبی ئەو پێشکەوتنەی زۆر گەورەیە بەڵام وەکوتم گرنگکە ئەوەیە لە بواری مۆبایل گرنگجی بە یاری چیرۆکی بدرێ گرنگجی بە یاریەک بدرێگە مەڵتی پلەیەریش بی تەنیا مەبەستەکە پارە نەبی و گەیمەرەکەش تەنیا مەبەستی پارە نەبی دەتوانی پێشکەی PlayStation Xbox بۆ سەرکەوتون تۆ تەنیا مەبەستیان پارە نییە مەبەستیان ئەزمونە یاری مۆبایل بوونی هاکو چیتیش دوور بێ ئەو شتانە دووربی لێ یاریزان لێ بێزار دەبی بێزار دەبی ئەگە بە تەنیا بەس پارە سەرفکردن بی زوو لێ وەرز دەچکە پارە کۆتایی پێ دەخلاص دەبی PUBG موبایل وا بزانم خەڵکێکی زۆر لەبەرە و هۆکارە لێ جیا لەبەر هاک لەبەر چیت لەبەر پارە لەبەرەوەی متعاو ئەزمونونەکەی تەنیا پارە و وتە چینایەتیەوەی پارەی پێ زیاتر پێش دەکەوێت ئەوە لەوان و کۆمپانیا ئەوە بیرۆکی بووە کە زۆرترین داهات ڕابکێشێت ئەوش خاڵێکی خراپە بۆ خەڵکی ڕاستە ینی دەتوانن چێژێکی گەورە لە یارەکان ببێت یاری مۆبایل بۆ چێژی هەیە لەبەری هەمومان مۆبایلمان پێ هەمومان لە بەرکمانە دەتوانین هەمومان یاری بکەین خاڵک گیرە دەستان خۆش برادران ئینشاڵڵا ساڵی داهاتوو بە پرۆژەی جوانتر بە کاری جوانتر لێرە یەکتر دەبینێنەوە و لێرەش ویدیۆیەکی جوانتر دەکەین هیوای سەرکەوتنی زیاتر لایک سابسکرایب یاڵا ویدیۆی داهاتوو بەخواتان دەست پێ بخواتان لەگەڵ چەناڵی هەر پێنجمان لایکەن سەبسکرایب بکەن شێر بکەن بۆ زۆرترین کەس ببینێت